نانی بخۆ. دایجان نانم پێ ناخۆری دڵم هیچ نابات. دیسان نەرمینە کوڕم بە قوربانت بیدایە ئەو هەلە خۆت بکەیت باوەڕتە بێ ژیان دەفەوتێ. دایجان من چیم کردووە تەنها لەبەر ئەوەی بەڕاستی ئەو بچەم خۆشەوێ یعنی ئەو خەڵکە تێناگەم چی لەسەر من باس کردووە وایە لە مافەتاح کردووە دوو چاوی هەیە من نابینێ. کوڕی من ئەتو بە خۆت نازانی بەعزە خەڵکەکە لەسەر مردی و زیندی قسەیەکەن داخۆ کو مێشتیمان فەتاحیان پڕ کردیا چ قسەی تیان گوتیا. دایجان دایە تۆ من باشە ناسی ئەخە دایە وەرە پێم بڵێ من چ غەڵەتێکم کردووە لە ژیانما وا بیرەکەمەوە لەو ساوە دانیشت و بیرەکەمەوە. دایە تۆ بڵێ باسی ئەویان نەکردی بێ ئەوەی کەوا شەڕم کرد لەگەڵ کابرایەوەی لەسەر حەق بووم. نانە کوڕم ئەوە نییە داخۆ چیت کەیان پێگوتێ مێشتیمان فەتاحیان پڕ کردیا. دایجان ئاخر بوو ئاخر بە قوربانت بم دایە من تۆ من باشە ناسی ئاخر من چ غەڵەتێکم کردو لە ژیانم بڵێ کوڕم ئەوە غەڵەتەکەتە بەس وایان لە مافەتاح کردووە من نابینێ من کێ کردوێتی خوایە گیان بەس خۆ دەزانی. وڵی کوڕم ئەمنە تو باشە ناسم ئەوەندی ئەمن لێت رازیمە خوا لێت رازی بە قوربانیدایە هەستە ناوی خوای بین هەستە نانەکەت خۆستە هەستە بابی من هەستە. دایجان وەختیەوەی من ئەڕۆم ئێستا. چێکی کوڕم دایجان مەجالمدا ئەچمە لای نەرمین ئیشم هەیە. نەچی کوڕم نەچی ئەوانە زانن کە ئەنگۆ یەکترتان خۆشەوێ دەستم دامێنێت نەوەک مراقەبەتکەن برکوژن بە قوربانی بیدایە. دایجان من لێرە بشمرم هەر ئەچمە لای نەرمین ئەبێ من ئاخیر جار من قسەم هەیە لەگەڵ نەرمین جارێ خوا حافیز دایجان. وەرە کوڕم وەرە مەچوو خوایە بە قوربان خوایە بیپارێزە. سامان نەرمین هاتم بۆ دوجارێکتر ببینین هاتم پێت بڵم ئەمن لە بیرکە بابم مێشکی پڕ کرایە دەڵن نابمێت بە سامانی بکەی. نەرمین من تۆم خۆشەوێ تۆ منە ناسی من چه خراپەیەکمەیە نازانم کێ وای لە باوکت کردووە کێ قسەی بۆ باوکت کردووە بەڵام تۆ منە ناسی من چیمە. مێشکی بابمیان پڕ کردووە سامان بڕۆ بە دوای ژیانتدا. نەرمین من چارەسەرێکە دۆزمەوە ئاوا نابێت. ناکرێ سامان باوکم کە لە ڕقا واز بینە. نەرمین من بە دوای چارەسەر ئاگەڕێم ئەڕۆم قسە لەگەڵ مام حەمی دەکەم. مام حەمی چێە؟ مامە نەرمین من تۆم خۆشەوێ. سامان ناکرێ ئەو شتە بڕۆ واز بێنە با کەس نەمان بین. بۆستە ئەو کوتادی داری درچی غم لجی شدید بتیلم پیمان بیتون کاشکا بلینم بسرم لاتاوم فرمیزگی خیلم بالیم بیتر نوت نهینم درچی غم لجی شدید بتیلم پیمان بیتون كابلينم بسرم لا تاوم فرميسكي خير بابا جنوشت به اي روسي سكر چی؟ دبرو داخل زانه چیه برو داخلی کو سوسن شلوني؟ ها ئامۆزا باشی؟ ماوە حەمید لەواڵە؟ فەرمو
السلام عليكم. وعليكم السلام. شوني ماما جان؟ يا أخو بخير بسامة. أحوالك شونا؟ سامة. بخير بيعمل شوني يا موزاي جان باشي؟ سوسن كسيخوم. لا تساعد لو بينا. ولا واز بينا ناخو. لا بتساعد لو بينا. ناخو ماما جان دس خوش به. باشا بس الإذن تاع بروك سيخوم. سامة. أول روز لشي حراتيات وهاتي سداني ممكن. ماما جان بيرم كردي وتم بابت بسريكي ليبدا. بابك وانيا أمن باز زانو موضوع كيتوتسيا. ماما جان وتا خوتي شزاني. خالو كان برد بخوانا عنده. ماما كان برد هرواب. ماما صام برد هرواب. من نازانم چی بکەم. كرك يخو جولا مرة بدا أوكسي فتاحيا أمن زمانك وفتاحي دناس كل كابراج كل الرقع أو حزينية باردار بين داخوازي كتكي خلشي دولة مدي وشاري بين كل قد باور راكم حرصة شي وكمن كابراج كم درامتي وكمن بتانا فتاحي يقنعكم وكسي خوي بداتتو وانية ماما جان بخوا وانية مسألة دولة منينية خلق قصي خرابي وتولى سرمن خلق شوة لاي ما فتاح وتيتي سامان كريكي باش نية من هيش تيكم هي ماما تاع ومن شن صالة من مامي مني من برازاي جنابتم تاع يا ساكا من غلط هيك لمن بيني لا بخوا كركم والله بام لكرلتو باش ترنيا خوا ناس يشكر ماما نام داتي تشيبكم هاتو متلاي تو كابرايكي خوينواري دنيا ديدي قصي نستاق هموش تيك للاي تو هيا تو خود كتابيكي كل بابك أم كابراج حرصم دسكورت كم درامات كل أورو لو صدمت شي حساب لو من دكا هاتو باسي قصينا استقم لو دكا كل دناي خواي من بابك ماما جان دست ما شكا أم يارمتيم بدا باش كرخوم رازقنا قربان البمام جان ناكرمنا بس أتو تلفون شان لوبكا داخل زي فتح لماري يانا يسمحنا الحمد لله رب العالمين. ألو والله برا كاكاسو شوني سلامك ببراي بريسم زور سباس براي مني كاكاسو باوكت لماغلا والله لمالا كاكاسو والله إن شاء الله من إمام حميد نيت معناها بين مالتا براي من تساوكم أنقو أوسط زاربين داخوازي خلق نمانيني داخوازي كاتشي من تساوكم أتو تيبقى باوكم رازي نابد يعني رازي نابد كاكاسو بقربان البم بس أم جارة درقاي مالتان مان بوكنوا منو ماما حميد دينا أبي إن شاء الله أما آخر جارة ألي بريسم أتو كردي تيدقى كاكا خو بإنجليزي خسر لقل ناكم دلين بابم رازي نابد يعني رازي نابد تساوكم كاكاسو بخاطري أو خواي جورة بس أو جارة يارمتي مام دس باستكم بس أم جارة درقاي مالتان مان لبكنوا كاتشي من باور بك ببلاش دينو ببلاش دقارينوا ترى خوتا ماندي دكر بس قيدينا كاتشي من ورن بخير بين ممنونة كاكاسو جان قربان البم إما إن شاء الله إسبر رأيك بخير بين باشا كاكاسو قربان البم زور سباس حافظ ما حبيبي بابر ده باش كرم عزلي مكا بعد زنيجة شوشم بيك وزنيجة كيدا كينو دروي إيه ده باشا يلا بقربان يا الله أخويا بنا زار الحمد لله أخويا ورا بابا جان جاني بابي بابا دیسان سامان تلفونی کرد سامان لو تكردي هر دیسان مسئله کنیه اي كرم ادي اوانا تسنزار هاتن ادي بيما نقوتن امك تخو ما نادين اوانا ای بابا چه بکەم تازەش تەلەفۆنی کرد هەر دەپاڵاوە دەیگوت بە تەمای نەبینە مارتە كرم اتو تت بيغو وڵی پێم گو بام ڕازی نییە ئەمە گو 100 جارە بینە داخوازی بام ڕازی نییە و تۆ اي ساكت كد والله نارازيني ما كرم بەس بابە گوتیان بە تەمای نێ ئێستا بینە ئێرە كرة كوشتي وات كرد يعني تو بيت جو بين
هیچ بکەم بابا ناشتی واغەرەتە کوڕم ئەخوازی نەهینە ئیشەکی زۆر خراپت کرد کوڕم ئەتوو بێ پرسی من کو جواب لەوانە جێڕابێ لێرە بابا والله پێم گوتم بابم ڕازی نابی بەس کاکە نییە ئینادی گرتی گوتی هەردی دەبایە جوابیان لێ نەجێڕۆ بێنێرە ئەم چەند کەس هات نەمدا ئێستاکە ماحەمیدی دەینی دەتێرە ڕاستێ بابا لەوانی ئەوە باشە باش بڕۆ وەرە ئەوژەکە دەست خۆت فرێدە وەرە دەبڕۆ دەی بڕۆ فەرمو فرم الله السلام عليكم. عليكم السلام. كاك فتح باشي. السلام عليكم. عليكم ما السلام. فتحت شوي. هانشين فرم يا الله يا الله. باشي كاك فتح. الحمد لله بخيرات خوش بكل خو. بخير بين كاك فتح. باز زوري لو كمينري. زور باز نزاني أمن أورو لو تساعتيما. أو ذا حزم ليا. أو شتي لتوي داو دكم بيدغي مان لكي. ليه قري. با أو كروك تسلو يكتريب بن. سامانش كرتشي با الشوك هاسبا. کاک حەمید تو بە خۆت باش دەزانی ئەنگۆ پێشتری زۆر کەسکەتان ڕەوان کردیا من نەمدایە و پرسیاری ئێوەشم کردیە ئەو کوڕا لە ناو خەڵکی باش نییە بە باشە ناوی ناینن تۆ بەڕاستە بەڵێ پێویستیش ناکات و بە هاتابایەکە ئەم گوتم نادەم یعنی نادەم کوڕم وایە بابا ببوو لەگە قسە چی بکەم بەس بابا وڵی هەندێک کەژیش دەڵێن باشە هەندێک دەڵێن خراپە ئیترە من نازانی سەرمانی تێک چوو كاك فتح ئەم پرسیارەشی لە تو دەکەم یعنی ئێستا هەموو خەڵک بە تو دەرێ پیاوەکی باشی بەڵێ هەموو کەس بەم دەری باشە دە باشە ئەمە شتەکرد لۆ دەجێڕمەوە شتی چێ چیرۆکەکە باشم گوێ لێ ڕابگرە کە لە چیرۆکەکەم بوومەوە ئەگەر ڕازی بووی زۆر باش ئەگەر ڕازیش نەبووی کەس لە کەس وڵی کوڕم ئەمە وەختی چیرۆک جێڕانەوەمان نییە ئەوانە لۆ داخوازی هاتنیە لۆ چیرۆک جێڕانەوەی هاتینا بابا دەڵێ گەڕ سەرمەبی با بزانیت چ دەڵێتە کاک فتح سەلامەت ئەتو پیاوەکی خواناسی دەجۆم لێ ڕابگرە داخۆت لۆ باز دەکەم ئای دێڵێڵە ئەتوو بە خۆت باش دەزانی ئەمن چەند ساڵە حرەسم لە سەر دەچیوانە بەڵێ هێوارەکی درەنگ دیتم لە دوورەوە ژنەک هەر بەردان لە ئەو ئاوەی دەگری نەیەک بوو نەدوو بوو حافی کەفینجی بوو دەشگیریا وەڵا ئەمنیش وردە خۆم لە ژنەکەی نێزیک کردەوە چوومەکەنی گوتم خوشکەکەم بابەکەم ئەتو بە ئێوارە درەنگەی ئەتو لۆ بەردان لەو ئاوەی دەگری دیتم ئاگری لێباری وەتی مامی منە تو نازانی ئەو ئاوە چی لە من کردیە ئەو ئاوە قاتیلە ڕوح کێشە ئەو ئاوە ڕۆحی تاقە کوڕەکەی منی کێشایە هەر ئەو ئاوەش یەک دوو ڕۆژ بوو ماسی گرەکم دەدی لێوێندەرە ڕاوەرستا هەر دەستەکانی لە ئاسمانێ بڕند کرد و هەر سپاس و ئەو خوایە گەورەی دەکرد دەگە خوایە زۆر شکر ئەمش گوتم باشە دەبی ئەو ماسیگرا هەموو ڕۆژێ دێتی ئێرە لۆ هەندە سپاسی ئەو خوای دەکا خۆم لێ نێزیک کردەوە کوڕەکەم لێم پرسی گوتم کاچی من ئەتۆ سەبەبی تو چییە ئەوەندە سپاسی خوای دەکەی وەرە گوتی ئەم کو سپاسی خوای ناکەم ئەمن هەموو هێواران دێمێرە کۆمەڵک ماسی ڕاو دەکەم دەچم دەیان فرۆش بۆ پارەکی جوانم بەدەست دەکەوی ئێمام حەمید ئەو هەموو قەتار و ئەڵڵا وەسیە چ بەوەیندی بە مۆزوعیمەوەی بەس بابا وەڵڵاهی قسەکەی زۆر جوانە تو تێدەگەی دەرێ هەمان ئاو ئەو ژنێک دەیگوت قاتیلە دەیگوت ماسیگرە چیش دەیگوت بەڕاستی ئەو ئاوە خێر و بەرەکەت ئەوزە کوڕەکەم هەر ئەو دەگەم هەر ئەو ئاوەش کاک فەتا زانە کوڕەکەت و تێگەیشتی هەر ئەو ئاوەش ڕۆژەشی مێر منداڵەکەم دیت لەوێن دەرێ دەگیریا لە ئەوەی دەکرد وڵات چوبەکەنی گوتم بابەکەمە تۆ چتە لۆ لە دەو ئاوەی دەگیرێ گوتی ئەو بڕکم لەو ئاوەی دەبتەوە وتم کوڕم بۆ ڕکن لە ئاوێ دەبتەوە هەمان ئاو بەس سەری تو کوڕەکەی خۆ گوتی ئەو ئاوە یەک تاک نەعلمی لێ بردیە ئێستا بێنە عەلمایمەوە زانێ یەک مەتعی دەکا و یەک زەمی دەکا هەمان ئاو تێدەگەی وەنیە تێگەشتم فەتاح هەر ئەو ئاوەش
هەندێک جار خێزانم دەدیت لە دەو ئاوەکەی دادەنیشتن داهاتنە سەیرانێ هەند دڵخۆش بوون هەند بەختەوەر بوون هەر پێ دەکەنین ڕسمیان دەگرت وەڵاهی ئەمنیش ڕۆژێک هەر ئەوها بەنیەتی خۆم لێیان نزیک بووە وتم خێرە ئەنگە ئەوها بەختەوەر و دڵخۆش لێرە وەتیان ماما وەکو دڵما خۆش نابی دەزانی ئەو ئاوە چەند دڵمەی خۆش کردێت چەند فێرکایی بەمە بەخشیە هەوسا فەتا ئەوم لۆ ژێڕایەوە هەر کەسە بنەوەک باسی شتەشی دەکا هەوکە مەسەلەن بە مەسلحەتی خۆ مەسلحەتی خۆی هەوکە مەسەلەن ئەوە ژنەکە لۆ دێگو ئاوەکە قاتیلە چووکە کوڕەکەی لێستان بوو لەناو ئاوەکە وەنیا حەقت خۆی بوو بەس هەرەو ئاوەش بەختەوەرێکی زۆری دابووە ڕاوچەکەی ماسی زۆری پێ نەبەخشی ڕۆژانە قازانجی دەکرد ئەو منداڵەش دیگە نالەکەی ڕۆ حەقی ڕقی لێ دەبووە ئەدی دێگۆ ئاوە دزە ئەدی وەڵڵاهی بابەت وەڵڵاهی مام حەمید چیرۆکەشی جوانی پێش خێزانەکەش ئەوانەی لێ دانیشتبوون سەلامە بیۆم دڵخۆش بوو لەدە ئاوەی دڵڕفێنە تو دەتەیە کاک فەتا هەموو خەڵکت بێ بە چاکە باسی سامانی بکە بەخوا ئیشتی وان نەبووە و ناشبی ئەمن هەتە ئێستاکە بەبیرم نایە ڕۆژێک نوێژم نەکردی وەڵڵاهی بچی ئێستا لە خەشیش بپرسی برێ باسی منیان لۆ بکەی والله لەوانەیە زەمیشت بکەن وانیا لەوانی بنین پیاوەکی خراپە و لەوانەیە ڕۆژەکی دیە غەڵاتەشی گچکات کردی بیدی ئەوەندەی و ئەو هەیلێ دەکرد تۆ میلەتەی ناناسی بابە دیتت هەرو ئاوا هەر کەسە و بە مەسلحەتی خۆی وەسفی ئەو ئاوەی دەکات ژنەکە دەرێ قاتیلە لە بۆی بداری بێت مندارەکە دێتن دەرێ خراپە لە بۆی پێراوەچی لێ دەسرای پێی بە ئاوەکەی دەرێت دەست ئەوەکەی کە مام حەمید ماسیگرەکە دوعای دەکرد ئەو خەڵکە دەستە وێن دەرێت لەوێن دەرێت جەوەکی خۆش بەسەر دەبن لەو ئاوێ ڕازینە بە هەر کەس و مەسلحەتی خۆی هەر کەسە بە مەسلحەتی خۆی نییە گەورەت دەکا و گچکەت دەکا کە مەسلحەتی نەما دەدینتە خوارێ هەری وەڵڵا فەتاح کوڕەکی زیرەکت هەیە لا بابەتەکەی من گەیشت دەزانیمە من بەبەستم چییە هەوسە فەتاح بزان لێ دەکەم لە کەلی شەیتانی وەرەخواری دنیا هەندەی نانی ڕۆژە دوو ڕۆژەکە هەوو بەجێ دێنین ما بە باعسی دوو دڵان لێگەڕێ ئەو کوڕە و ئەو کچە لە یەکتری ببن کوڕەکەم ئەتوش لەگە بابت دوسامکە باوەڕ بکە ئەو چیرۆکەی مام حەمیدی ئەوەی لێ تێ بگا تێدەگا شەر نییە هەم کەسێک دانی خێرت پێدابین کاکە وەڵڵاهی وەکو گوتم ئەگەر مەسلحەتی لەگەرت نەبی بە باشە باس ناکە ناڵێم هەموو وەنا بەس کاکە ئێستا کە خەڵکەشی زۆرە و هانە مام حەمید بابەجان باوەڕ بکەمیش لە سامانم پرسیە ئێ بەخۆی وەشی مەوزوی و ئاوەی بوو هەبوو دێگۆ خراپە هەبوو دێگۆ باشە بابە مەوزعکی هەیە خەڵک یێ حەسوودە هەدی لەوانەیە ئەمە ماڵەکی باش بن و ئەوان ماڵەکی باش بن نیانەوێ بەیەکتری بگەین یان هەیە بابە بڵێ نڵێ هەیە نییە لۆ کوڕی خۆی دادادرێت لۆ مێر بە سامانی بکە خوشکەکەی ماش ڕێک و پێکە بابە ئەتوو ئەمە جوان پەروەردە کردیە مادەم مام حەمیدی ژەو چیرۆکە جێڕایەوە بابە پێم باشە توش ڕازی بی و لە کەلەی شەیتانی بێخواری کوڕی خۆم مام حەمید بەرێ قسەکانت زۆر جوان بوو بەڕاستی وەسفەکی جوانت کرد ئەلحەمدولیا یا ڕەب کوڕم مادەم ئەتوو ڕازی بی سەلامەتی ئەتوو هەردوو چایە منی قوربانە دەم بابەجان ئەمە لە قسەی کوڕی خۆم دەرناچم ئەمنش ڕازی دەکەم دەست ماز دەکەم بابەجان ئەمنش ڕازی یعنی کاک فەتاح ئێستا تو ڕازی کچی خۆت دێە ئەو کوڕە جوانی ئەمە ڕازیمە دەستە هەستە دەستی ماڵت باسکە هەستا مەمنونە مام فەتاح جان دەست باسەکە مەمنونم کاک هەستا سەلامەت ئافەری کوڕ وەڵڵاهی بابەجان بەڕاستی ئەوڕۆ مام حەمید وانەشی جوانی فێر کرد ئەلحەمدولیا یا ڕەب خەڵک بە مام حەمیدی دەگۆت کابرایەکی پاسەوان و غەریب حالە بەس ئەوەی ئەوڕۆ مام حەمید فێری کردین ئەو پیا ماقوڵانە هەموو جارە قسەی گەورە گەورە دەکەن ئەها ڕۆژە قسەشی جوانیان فێرە تو نەکرد بەس ئەی هەزار ڕەحمەت لە داکو بابەت مام حەمید ئەوجە بابە گیانم تەواو یعنی بێنە داخوازی و تەواو کوڕم بابێنە داخوازی و تەواو پیرۆزی پیرۆزی یەکتر بن ئینشاءڵڵا پیرۆزی کوڕ
يا رب پیرۆز دەست خۆش پیرۆز باش حەمێدجان دەست باش. مالۆکەم بەخۆشی بژن ماڵ دنیات تەفەتا تەواو ئەوجا بە هەمینێ داکرد برێ هەر هەلەچی لێ بدە